ئەی نیشتیمانی بێژۆچکەم، تۆ ئەتەوێ هەر چۆنێک بی و هەرچیەک بیت خۆشم بێیت، بەفر بیان قڕوونیتە و هەتاو بیان تەم و مژوو تەپ و تۆز بی و یاخود فەزایەکی بێگەر هەر وەکو یەک تەماشات کەم، هەر چۆنێ بی خۆشم بێی، ببی بە ئەسپی قاچاقچی و باری تریاک و هێروین بێنی و بەری خۆشم بێی، ببی بە چەکمەی چەرمینی جەنەراڵێکی دراوسێ یاخود ببی بە مێزەری پەتوایەکی ڕەقوتۆڵە من هەر ئەبێ خۆشم بێی. تۆ ئەتەوێ هەرچیت کرد و هەرچیت وت و هەرچیشت ویست لەبەرەوەی تۆ نیشتمانی تاقانەی من بیان خەمە سەر چاوم، یعنی ئەگەر بەیانیە کەستای لە خەو داوای خوێنی شیرۆکێکی تازەمە کرد تا خوتبەیەکی نەخۆشت بیکاتە جەستەی خۆیەوە بڵێم باشە و من بدەمێ و خۆشم بێی، یاخود ئەگەر ئێوارەیەک لەسەر خوانێ بۆ سەخاوەت بێ بەسەردا و بۆ یادگار چاوێکم بدەیتە دەستی قاجی شایەکی یەکچاوی میوانی خۆت بڵێم باشە و خۆشم بێ و من ناتوانم هەر چۆنێ بێ خۆشم بێ، بدی بە دەرد و نەخۆشی بۆ قەڵەم و بدی بە کولە بە ئافات بۆ سەمەل و بۆ کتێب و بۆ ڕۆژنامە و خۆشم بێ، بدی بە دەرچی تەلبەم و بە ساحتەیەکی چاو بەست و بە لێبووکێکی سەرشانۆ خەوی موگناتیسیم لێ بقەیت و تەنها و تەنها لەبەر ئەوەی نیشتیمانی خۆشم بوێی. من چی مەویست لە نیشتیمان جگەل لەوەی کەنانێک و کە کونجێکی دڵنیایی و جێفانێکی بە حورمەت و مشکی هەتاوی ئارام و بارانێکی خۆشەویستی و پەنجەرەیەکی کراوەی سەر ئازادی و عەشقم باتێ. من چیم ئەویست لەوە زیاتر و نەیدامێ بۆ ئەیترنیوە شەوێ دەواازەکەی مشکان و چوومە دەرێ بە ئێجگاری چوومە دەرێ. هزار و دووسەد راپۆرتی ماگانەمان لۆ داهاتوێتی ئێستا 300مان لۆ دێ. یعنی سلااوتان لێبێ هاوڕێیان، چۆنن؟ بەخێر بێن دنیایەک ڕێز و خۆشەویستی، دنیایەک ڕێز و خۆشەویستی. بەخێر بێن هاوڕێیان، وشەیەکی سەپا، هەواڵان وشەیەکی بەکە، براو خوشکان وشەیەکی هەواڵان، برا مسلمانەکانە بەخێر بێن هاوڕێیان، بڕوا بکەن. ئەمن بۆ خۆم کەسەکی ئەلمانیم بەڵام ڕێز دەگرم لە هەموو باوەڕەکی خوشیانش بۆ خۆشە خۆ ناکرێ هەمومانێک فکر بینە هیچ دنیا نەبووە، بەس گرنگە میتۆدی قسەکردنمان گفتوگۆ بێ، دیالۆگ بێ. تکایەوە هەندێک جار من خەڵکی ئۆپۆزیسیۆنیش دەبینم ڕەخنەگری پارتی وێچێتی یان ئەو کاکە ناکرێت بەو زمانەی پارتی وێچێتی گفتوگۆ بکەین جوێم بە پارتی وێچێتەکان دەین و چیوان ئەمە دەبێ میتۆدمان زیاد یان ئیسلامیەک سەرنجێک دەدەی هەزار جون دەدەی کاچ من خۆمە کێشەمانەکە پارتی وێچێتی ڕەفتارە ئەگەر دوش قبولی دیموکراسیەتت نەبی هەدە ئێستاکەوە لە گەردیەک لاکەینەوە. خۆ چێشەوە نییە دیسان بەعز بڕۆ دوو دەموچاویت کە بێت. چێشەی لەوەدایە بیش بکەین ئەوەی دیالۆگ بکەین. دیالۆگ تۆ ئیسلامی ئەو چەپە ئەو پێشکەوت خوازە ئەو ئەلمانیا ئەو سوسیالە بەناو هەرچەند لە کوردستان هیچ فکرێک و خۆی نییە ها هیچ فکرێک وەکو گەلان نییە بەڕاوەکو بەوە نیە نەشعی شعیە نە چەپی چەپە نە ئیسلامیشی نیشتیمان پەروەر و ئەوەیە وەکو ئیسلامیەکان نە سۆسیال دیموکراتەکەمان کاک پاڤێلە کاک پاڤێل لەگە قوبادی لەگە عەتا سەراوی سپۆرتە وا براکەم کاوتچی عەتا سەراوی کاوتچیە. هاوڕێیان بەخێر بێن هاوڕێیان بەداخوا ینی ئێستا بە عەتا سەراوی بیرماتەوە بڕوا بکەن یەک حەشر بە ئێمە بە مەجموعەکمان دەکرێت بە تایبەتی هەست پێ دەکەین پاراستن تیمەکی زۆری حکومی مادی تیمەکی دانایە لەو خەڵکاندا کە تەرکیز لەسەر پارتی دەکەن. ئەمەش ئیشمان ینی خەڵکی ئەو دەڤەرەی بندەسەڵاتن پەیوەندیەکانمان زیاتر هەولێرە و پارتیمان پێڕەقەمیەکی دەسەڵاتدارەیە چێتی لە قۆناغی جەناب تاڵەبانیش لە دوای 2005 هێزێکی پاشکۆ بۆ فۆکس لەسەر پارتی دەکەین و پارتی بڕیاردەری هەرێمە ئیتر بۆیە لێمان دەدەن. یەکێک لەوانە بۆیە دەڵێن بە عەتا سەراوی کورە زۆر سەیرە ینی وەڵڵی
عقوبة دراما ببيع أو فيسبوك فين بري سبب يتسيا نعمل لو يناروا تيم دقي نعمل كذا نيرين جواب نادا تو بهر حال نامي يمكن بس أوي لهم كوميدي آخر شدري ورسمي مناكري كارد بلاو كرتو نابي لسه مناكري كاري شو شيء أزولاني لهات استنيس على مبرر أبوك أكاونت لو كم قطعت كرت أوريان برا يوتيوب أما دكشن ده بس فيسبوك سنجر صورناكين ديت كقطعت كي مسرور بارزان دينه وزور بتورتر وكيسي زور جرين ترتاني ده زولينين أزيت ما عندن أزيت عندن بجديمة يعني قد وتيمجن هيستان يعني بيتان ذكري أو درجة مالي دهان صد بنزر هاي دينه وشوري أو باوكتها مرت لكردستان حزب قباد ده بوزريدة قباد ده عزقي أورو قباد كصد بيجلو ده كمو بيك عفتش مسرور بارزاني قشة كينوا أو بازي ما جدامنا هشتان تركيزي شم نكري دو عفتت كده بينين لبيجن ويكم لايف دكم بيجن ويكم لايف دكم دشي جينيو رقم شكو أما دزاني خلشي آزادي خواسته بشمار راده وسيب ماهوش كمش قشة كين قباد ده كي دس بيدا كينوا يوتيوب شيء يزور فراوان ومزارتران هاوريان بخير بين بهيوام كز وضعي وكو بافيلو قباد نبي بافيلو قباد ومالي بارزان كل برواو كمالي بارزان جزئيان زور شرا زور شرا خلق بود زاني انقو بس سرقي دبين وي اقد السناو قولعي شاشان هيات مشكلة تن بيسيقان تن دا ترسين تد زيبتالاني ومشاكلي كومالاتي وسياسيان هي حتى عفرتكان يعني معاناة الشان هي كده هاوريان هي أنا درين لما أنا مكيامة دين در رسمي بلاو كربو برواو كباش الشان قد بيان زور ما بيخوش كده خود درجين ودمرين كسر السمان نابيني أولا قيادة ملتك ده كان يعني لهموش وينك خيزاني أو كان ريبراتي دزگاه خيرخوازي ده كان ديننا وخلق وشو جني أوباما يسيك بنمنا وجني هم أسرو كانا لا إيه ما كسنامي بيان بي بأسي شو كيتاو خطرترين شتا كل ولا أول قيادتك سروك عشيرتي قبلي 1400 كان هاوريان بخير بين وتشدرن لدزگاه زانياري أو رتقو توق بوا چه شروع ده ريبراسر أو أرجع كسنا زاني إسلامية إطلاعاتها دزگاه زانياريها برواب كان ميتا هو ألين يك فوزايا كوزع لناو دزگاه أزان هاوريان بلوي بس مسألة يعني بربسش دياري دزگاه أو روتر أو يكردم قلتي وقت خوي 1200 راپورتی ماگانه مالو ده هدیتی استاس 300 مالو ده يعني أو دزگاهش بفجه برواب كان يك جملة كجسا باراستم بهم سن كاديرشي أو دزگاهي مثلا حولي عنده بين الدري بالشرف قلت يعني بس وربكا ولاتك ورمان بقري نيوي كاديري دزگاهي باراستم تشول دكا همو ديت دري كاس لقريان نامينه كره فشان فشول بونه كاس يعني لقى نما لقولاي دزگاه امني يعني قويان برواب كي يقولات تعام زور مهول ده براسي وكان ناتواني يعني ناتوانين أو 2011 كان معلومات داعشان بيدا معنا بيش منظور بمعلومات هنانية يعني بالرواب كان استاك ولاتك يك ولاد بلا أو كادر دزگاه أمني يعني بارتي وشتي ورقرم بمبدأ مشولو هول دبي دو بياو لقريان نامينه كسيان بروان نما وانا كادراني باراستن زانياري أجي أريو شيء تخاكي ولا خوي ما كرت عنتر كاكر شيء أري سربا إيراني سربا إسلامي قاعدي تيرورستي شكوت لقوانش بنا ما قالان دقر أو هذا تيرورستي أنا بوي يعني أو تدزگاه زانياري دزگاه زانياري أوريان بخير بين صندوق صوباز دكين لسر سيتر باور هل بجاردن زندانياني خوراگري بعدينان وبيوندي مخابراتي كان يعني مالي طالباني ما مالي بارزاني لقال ميتو اطلاعات هاتشو كان اوالي اتي هاوريان
ئەو هەی لێ هاتی معادلەی سیاسی پێشان ئێران لەگەڵ بێچێتی پارتی لەگە تورکیا ئێستا هەردوو لە هەڵوگۆڕ دەکەن لۆ ئەمریکا لە ناوچەکە دەکشێتەوە ئێستا دەیەنە سەری دەیەنە سەر ئەو پەروەندە گرنگە کە کەس نازانێت چارەنووسی کێشەی کورد لە دەرەنجامی ئەو ڕەفتارە قێزەوەن و هەرزەکار و گاڵتە جاریانە بە هەموو دام و دەستگا و قودسێتی دەوڵەت وەڵڵاهی مەلیک فێسەڵی 21 زۆر ئیداری و سەرکەوتتر بوو لە مەسعود بارزانی و پاڤێل و قوباد و مەسرور و نێتی ئیداری و قانونیتر بوو بەرها 9 ساڵ لەمەوە بەر لەوانە پێشکەوتتر بوون ئەجا خۆشەکەی لەوەیە کوڕی کۆسرەتی کوڕی جەلال تاالبانی کوڕی مەسعودی لەو ئەمریکا لە زانکۆ تەواویان کردیە کاتی تر نییە دەرێت چەتە و ڕێگرن وەڵای ڕۆژێک ڕسمی سەکەم ڕەشۆت بڵاو دەکەمەوە یەک دنگ خواردنی دەدەێت دنگ وەچی حەبەکە 1001 دانس و ڕەقست لۆ دەکە بەڵام نیە ئاوە خواردنەکە فەردەکەی لەوێدا دەنەی ناچی بدسی ناچی بخوا هاي نیمەتر لەی دوورە کرایتەوە ناخوا لەبەر ئەوی زۆرە بەوەش دەڵێت تۆپی بەویش کەش دەرێ مرد بەوە دەگوترێ ئینسان بەوش دەگوترێ حەیوان گەڵ هاوڕێیان بەخێر بێن باسی هەڵبژاردن هەندێشت بکەین هاوڕێیان یعنی با هەتا گەرم دەبین دووش هەڵبژاردن بدایەتە بەڵام دێنەوە سەرێ کورە دێنەوە سەر دۆسەی هیرۆینی پشتدار کە هوو مخدرەک ئەوە کە تاجرەکانی مخدرە سقوتیان بە پشتدار کردیە حکوومەتی پشت بەردەن دێنە سەر باشماخ دێنە سەر عاجی ئۆمەران دێنە سەر گوندی لوبنانی کە چ گەوادی خانەکە وە چۆن پەرلەمانتار و کادیرە دیارەکانی پارتی ئەوانەی دێنە سەر تەلەڤیزیۆن لە پشتەوە هەریکی هەژن و ئافرەتی هینایە بەشەچیان دەی بڵێن بەشەچیان گەوادی دەکەن گەوادی ئەوی لە کۆمەلگای کوردەواریە لە ئێران دە 12 کەس دەینن لەو گوندی ئیتاڵی دادنێن ئیتر سکس دەفرۆشن تجارەت دەفرۆشن دارێنەوەمە قوتابخانەی بارزانی داوە شێر ڕواو کاڕیان بەشە کچی لوبنانی و ئێرانی دەینن لە گوندی لوبنانی وەختی خۆی خەڵکی کورد لە کوردستان دەچۆ بە ئازی مووسڵ و بەغدا لە بۆ سکسکردین ئێستا عەرەبتن مشتری وا ڕادەچێشن ئەو کوردستانیان کردە نییە گەوادیخانە و قەحپەخانەیەکی گەورە کۆمەڵێک گەڕەک هەیە کۆمەڵێک مەسئول هەیە ئەوە ئیشیان من بۆیە زۆر بڕوان بەوە نییە کێشێک خەڵکی کوردستانەوە ئافرەتە لەش فرۆشە کورە بەشەکی بەشێک با بە ویژدان بڵێن بەشێک لەو سیاسیانەی کورد گەوادی و بێڕەوشتن لەش فرۆشن بڕوان پێ بکە یعنی نەتان دیت بەشی ئەخلاق لە هەردوو دەستگا هەیە ئێکاکە خۆ باش دەبینن هەندێک کەس بڕە گوندی ئەڵمانی بزانن چێ ئەو ژنانە سەرپەرشتی دەکەن گوندی لوبنانی پارەت هەبوو دەسەڵاتت هەبوو گەوادی ئەوی دەشاتەوە دەڵێن هەندێک کەس بە کابرایەکی چیان گوتوە تو گەوادی عیبە هێش گوتی وەرە 3000 بوون سە گەواد زنارێکی لەسەردا نابووی عێراقی وتی دەی شارتەوە گوتی ئاوت دەفشێ ڕاست شتەکرد محافز دەچوە دوی مدیر ئەمن لەبەرە ژنیان پێدەویست بەهەرحاڵ قێزەوەنترین یاردان هینە ناو کۆمەلگای کوردی ئەو پارتیەچێتی هیچ پێیان شەرم نییە هەوڵیان ئەمە هەواڵان براو خوشکان هەڵبژاردن نزیک بوویتەوە گوتمان دێنە سەر هەموو کەیسەکان یەک بەیەک بەڵام باگەرم بی هێشتا گەرم نەبووە بدایەتە بەڵام ئەمە ناتوانین بەڕاستی لە 92ەوە لە مانجی 5ەوە هەڵبژاردن دەکرێت تا ئێستا یەک هەڵبژاردن وێنەی حەقیقی خۆی نەک وەکو ئەوروپا نەبووە کورە وەکو وڵاتەکانی چادە ئەوروبەریش نەبوو کورەکو ئەو تورکیا فاشەی نەبووە هەست پێ بکەنە بە ئەنتەریات لە 92 هاوڕێیان جەلال تاالبانی قسەچی هەیە دەرێت لە دهۆچێ ئەمە نازانم سەتا چەندەمی نایە وەڵای 13 گۆت چەندی گۆت 13 گۆت چاردە گۆت ئەنیشێتی 92 زۆر بە قوت بوو لە بادینان ها بۆ زانیاریتان گوتی کەچی پارتی لە 120 هینایە 120 هینایە ینی قەبرەکان و هەمووی ئەوەکەوە لە 92 پارتی
قوتابخانەی بارزانی تەزویر دەکات ئێستا تەزویر لەگەر باڵی نێچیر دەکەن لە ناو کۆنگرەکانی خۆیان دەکەن زۆر خۆشە باخوا ئافەرین قوتابی قوتابخانەی ڕێبازی بارزانی تا ئێستا هیچ دەنگەکی پارتی دەنگی حەقیقی نییە نە پارتی خاوەنی 45 کورسیە نە مەسعود خاوەنی 172 نە ڕیفراندۆمەکەشی خاوەنی 198 پۆینت نازانم چ شەرم بەخۆتکە لە کەرکوچێکی گەورە و گران وڵا دەرێ 168 کورد دەنجیدا بە بەڵێ ڕیفراندۆم کورد بەخۆی 155 ئەگەر هەر هەموو کورد چوبتەوە کەرکوچێ دەنجیدابی بە بەڵێ بەگچکە و گەورەوە ئەو 113 عەرەب و تورکمانە دان کوی قناع کرد لەو بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان تا ئەوان نیە لە تاریخ بڕوا بکەن لاپەڕەکی زۆر شەرمەزاری دەبی لە بۆ کورد کە چ قەشمەری خانێک بە کورد کرایە و ئەوە هەر پارتی نەبوو هایەکی تشتەگەری بەشدار بوو کەس دش نەبوو ڕاز ناکەن هەموو بە شێخ لاهوریش چردەنجیدا و داوای لە خەڵک کرد بڕۆن دەنگ بدەن ئەوانە ئەوایە هاوڕێیان ئافەریم لەوەی کە گوتی نا هەڵوێستیە با خاوەن پرەنسیبی خۆی بوو لەگەدا بوو باش بوو غەڵەت بوو بەس ئینسان کە لەگەڵدا نەبوو لەگەڵدا نەبوو ناکردی بڵێ وەڵا ئەم لەگەڵدا نەبووم ئەی دەچ دەنگتدا و داوا لە خەڵکت کرد بڕۆی بەهەرحاڵ هاوڕێیان بۆیەت هیچ شتێک لە کوردستان سروشتی نییە لەبەر ئەوەی نەک هەڵبژاردن دادگا حکوومەت حزب کوردستان مەسرور هەر ئەو وەزارەتی کردە یەک قەشمەری خانە ستێر گروپ کولفی کولا هەموویان کۆیلە ئۆنە وەڵای ئەو قوبادە ئەو ئاواتی شێخ زەنابە ئەو مستەفای سید قادرە بە شەرەفم یەک کادریەکی پارتی ناوسێ توانی تێرشەقیان بکە باشە تێرشەقیان بکە نەوێرن برێن لەل دیشمان پێشترێ ڕێ لە کۆسرە گیرا یوسف محەممەد دەرکرا کە لەو پەڕێەوە بوون کادری پارتی ئێستاکە لە مستەفای ملپان بترسێ ئەوە ئەمری ئەدامی بۆ زانیتان جێگیری مەسعود نێچیری یان قوبات کورە قوبات ئێستا دەبینم هەڕەشە لە ئەوەی دەکە پارتی دەکە کورە قوبات ئەتو پیاوی هەندێک هەڕەشە لە پارتی دەکەی لە انتخابات لەو جەزبکردنی خەڵک قوبات ڕێژێک وەکو ئەوی نێچیری دەگیرەی لەندەن کتاوان هاوڕێیان من یەک خاڵ برێم دەستخۆشیشی زۆر گەرم لە ئەو چالاکی دوێنێ و پێرەی لەندەن هەفتەی مانگ نمونەی جوانیتان پیشاندە من بۆ خۆم 7 ساڵەوە داهێنەر بووین نەگەر چەند برادەرێک بە تایبەتی لەگەڵ کاگڕەنزەر گڕاوی زۆر بۆ ئەو چالاشێ زۆر زار بە تاقتەنێ بوونیان دوسێ کەس بووین ئەم لە سوی دایم سعات دوسێ هاوڕێم لەگەڵدایە بەس کاگڕەنزەر جاری وە هەبووە تاقتەنێ وەکو جارەکەی تر بە تەنیا بووە کەتە دوو مەسروری دوو جاران و جیرە ڕۆژی دۆمیشتەوە ئەو ئیرادەیە زۆر گرنگە بەڵام ئێستا ئەو دیاردەی بۆ دیاردەیەکی گشتگیر ئەوەی لەندەن پیشانیدا و ئەوەی لەندەن لە هەر هەموو چالاکیەکانی ئێمە گرنگتر بوو لەبەر ئەوی زۆر تون بوون زۆر ڕادیکالانە بوون توندی چێ ڕادیکالانە و شۆڕژێرانە بوون کورکاچی منەوە خەڵکێک دەرێ فەوزەوی چێ لەو بەریتانیا و ئەمریکای سەدان دوکان دەسووتێ ئەو زە پێیان نارێن فەوزەوی سەدان دوکان و شت دەسووتێ و دەیان کۆگا و ئەوانە تێک و پێکەدەن دەیان کەس دەکوژێ لەو ئەمریکا بەڕێ چیان کردی ئەو گەنجانە تووڕێژی خۆیان دەربڕی کە ئەو تووڕەیە زۆر جوان بوو بزانن چەند خەڵک لێتان پەستا پارتی وێچێتی ژمارەکە زۆر بوو بەرامبەر نێچیر کە دەرەجا ژمارەیەکە ینی ئەوە وا لەگە نێچیر کراوەکەەوەی کە ڕزارەکەی تر ڕانسەگراوی لەگە مەسروری کردبوو کۆمەڵک مەسرور گوتی ئەی باو کەڕۆ ئەوە لەگە مەسروری وایە کردیە ئەی چ لەمە دەکەن چکۆ مەسروری ئەنی ئێرهاب خەڵک لەوی نەترسێ دیدەوە چی والله مەسئولی دیاری پارتی هەیە 3000 داوەتی لە ئەوروپای لەواتیە نەوێرایە پێ ئیتر لە کوردستانیش ئەنتەرن هاوڕێیان بۆیە دەستخۆشیی گەرم بۆی لەندەن یعنی چالاکیی زۆر نەوعی بوو هەر بژین سەری هەمومانتان بەرز کردەوە بێنەوە سەر هەڵبژاردن هاوڕێیان هیچ شتێکی سروشتی نییە یعنی شتێک نییە لە کوردستان ناوی ڕێسکەی خۆی بی هەموو یعنی لەو تورکیای فاشەی لە هەدەپەی ئەوەندە تەزویر ناکرێت ئەوەندەی پارتی تەزویری کردیە کە ئێستا پەڕاندیەوە لە بۆ هەموو منتیقەی بیر و باوەڕی ڕێبازی بارزانی مەسعود بارزانی پەڕیۆ لە هەموو منتیقەی والله وەختی خۆی لە عێراقیش ئەوەندە تەزویر نابوو لە ئێران و تورکیاش بۆ حەزمە نابوو پارتی هەمانی فێر کرد تەزویرەوە نارێن نوکتە هەیە وەفدەچی ئەوەی ڕەوان کردبوو
وهذا كان أمريكا روان كتبوا هالبجاردن تزوير كوكري لو نكتة عندنا الصين يشتغل يعم كذا دورن هذا كهيد شاورينيا برلمان سقوط بيدا كحكومة دكاتة قشمري خانة من دالك دين سيدات بارزان دسي برلمان تادا تبرشق لنا وبرلمان بنمونا يعني دبا بيدين تركي إيراني عراقي فارسي كوريا بس سوريانينا ديتن بس أمني قومي شنو دكا أمني قومي أنا عاقتي كاك ني هذا اللي أمد سمكر دي رجال خم لقاش نشيش فروش قابلت شو ما دبابة مينا والله ويقول بلا ما تنساش يسمكر دي لو خم لقاش نشيش فروش عندك قصة معك دي قابل خيانة من نشتي معك دي عفري مني هذا تعبير شو أنا برامبر مسعود يشتي بو يعني إنسان تهاني خلق بدا بتي بود دنگدان كسر دزاني نتيجة كيف خاصة أو خبرها هي أوريان ك بكارتا كونا كدي سانتز أو لبوان هي بجداري كن كوميسيون بالريالي دي بقول بكارتا كونا كبجداري دكنا شت بذكري يعني تزويرك سطح وأنا بزورم لي صندوقي بطال دكان بردكان بطال دكان بكيف خوان استاكو خسرو قران وش جاركت تشلو بيس كرسي دبن تو هي من أبرامي هي من أريه من هني تمزور لا تي بولونيا كوريكا فرلنا وكسانا دا سوريا ولا زي برادرت صبر من بقرن لدواي بيستحفتو بيستوهاش ملفي أوس مسؤول خير يعني دردينم كدينا أوروبا دينا أوروبا لدور رابواردن دكان فندقة كان كل زور شتانا سبازة كان هي من والله روجك دينا بولونيا شلوتان وعد بي لقرر ذا قرابي وتنبرادرشكا دين لبولونيا لتانجرين كرامة تاندشيني بس يعني قلت يعني ليرة كاك هيت كردنيا كردي أوني رغبة كيف خان دين دا سورينا هاوريان بويا مناتينا على البجادن ببري صور دزاني ومن 2000 براسي هست بيدا كم بارتيو شتي بودن كي من بيراكش أو شيء زي باري فؤاد معصوم وبرهم صالح ونازم شيء وشو دبينم هر هست بيدا كم بودن كي من برينوا زارش كناك فرقوي بناخير جانم 2005 نودو تشيما يا لبر نوتو دي كم تجربة بو يعني أزمون معنا بس خو 2005 براسيم كمالك برادر لبدا نجي كردو لو كركوك ونعدان هشتانا أبو فيل يعني كردين هيك لو أنا كاك بابلين أو نور الدين ويسي بيت ساعت لقد كردمنا كندا عيبا ما تسودك دان لو دوزو دان ولا كاك مساك كاك نور الدين بربرسي راقا عندني مسرور بارزاني والله تيري قصفي قلت متي كوت شوي دان دا دنقت بودز زردانا دا ايه حوال نور الدين وهربا بير ماتو اوريان بويا دنقدان سي اوريان دنقدان اما سودا زان نتيجة كيسيا وانا هيز برانسيبيانيا وهيز ريقل يقناكا وكدبت دنقدان دا بلام يكشد بلين يعني كومالك أزموني جوان هي لو هالبجادنا براسي يعني إنسان قياسا بالشرق أو جنجا بيسي كردستان لا همو خولك تن برلمانتارك هبونا يعني قصيان كردية وبهالويز متابتي وزاري العراق شازة بازدك بونا يعني براسي عشريان ببارتي وشدي كرد لبرلماني كردستانيش مجموعة كان يعني بلام إنسانك عقب حد بالرواتان بيه خلقك برون دنگ بدن او نوعانی كديتان يعني بيزناك اما بلين يعني خلق بلين بخوتان خوام دزام خلق ناتي بالرواب كان خودي يشتي احصائيه كدي تا اوروش سطع افتا بنزو هشتا يشتي ناتي نك دروي يشتي بارتي كان او احصائيه يشتي كان تا استاجر او قبات كل قبات دسي بكردي من زمان بولا سباراستندكا كتي اوزا إحصائي نيان در سطح هفته و پنج سطح هشتایی چه کم بجداری نکن تا او ترکیه جلو دا اوشکا بیتوش من نازانم بس قصدم نسده بلام اگر یکیک بروای پیه جاری بمن دنگدان با پارتیو چتی وکو دان اسلامی کن هنه زینب لگه محرماتا برواب کن او ها به شرفیه
کاکە 30 ساڵە ئەمەوانە دەبینین لە هەموو وڵاتێک 4 ساڵ 8 ساڵ تاقی دەکرێتەوە 30 ساڵە هەموو بوونە ملیاردێر کورە هەموو هەزاران تا ئەوەیان دیت بەسە بەس ئینسانێک یەک تۆز غیرەت کەرامەت هەبی ناچی دەنگ بەوانە بدە هەر دەنگدان بۆ خۆی کارە ساتە هیچ گۆڕانکاری گەورە ڕوو نادە شتێکی زۆر لاوەچی ئەوەیە بەڵام دەنگدان بە پارتی یەکێتی بێ شەڕەفیە بەڕاستی خیانەتە چۆن دەبابە و سیوێکی ئابە لەوەی ئەوەترە یعنی ئینسانێک تۆزە کەرامەتی هەبێ کەرامەت من باز ئەوە دەکەم تۆ دەنگ دەچی دەدەی بە دز و جەردەیەک بە مافیایەک بە کۆمەڵێک خائین کەەوە دەیان بینن چۆن دەکەن بە کۆمەڵێک مناڵ و تاڵە بە ئەوروپا هاتینەوە هەمویان خڕکەیەوە 2000 دۆلاریان جیرفانی نەبووە بە شەریفی بڕوا بکەن بە منداڵی نەوشیروانی بە منداڵی جەلال تاڵەبانی بە منداڵی مەسعود بارزانی لەو ئەوروپا بە 2000 دۆلاری عەرەقەی شین و ڕەشیان هەڵنەڕەشتیە سامونە ملیاردێر کوڕی نەوشیروانی دەیان گوت نەوشیروانی قەمسەڵی لەبەرە لە نۆتیەکەوە وەڵا 1 میلیارد دۆلاری خرج کرد بۆ لە بنەوە 1 میلیارد بەو هەموو قەت عەرد و خانی و مڵک و شەریکەی گاسن و نازام چ 1 میلیارد دەیان گوێ قەمسەڵەیە لە نۆتیەکەوە ئیلاهی چ لەو میلەتەی دەکەن بە چەپ و ڕاست ئەنی قەزم چەپ و ڕاستی ئەو چی مقەسی هەر کوو دەجوولێتەوە مەسئول دەیبڕن بۆیە بەسە ئەو دەنگە ناڕەزایەتیانی گۆڕان و ئەوانەش کە هەبوون یەکگرت و کۆمەڵ و خەڵکەی تر هەر 4 ساڵەکە دەتاندی دوای ئەوە شوم بزر بوون ئەرێ لە 2009 لە ئێستا زیاتر لە 70 کادری پەرلەمانتاری گۆڕانی عێراق و کوردستان هەبوو چیان لێ هات لە چێنە ئێستا دەنگ و ڕەنجیان هەروەزان 4 ساڵەکەی دەکەن خانەنشین دەبنەزان لە ئەخلاقی سیاسیش دەبی خانەنشین بن لە هەموو خولەکان سەرکە 2 قڵ 3 قڵ دەمینێتەوە هەمووی دەرێ لە مریشکە لە هێلکەی دەچیتەوە داوە شێر تازرینە 4 ساڵ ئەبێ و دەسەڵاتە بڕوخی دزن زەردەن مافیێن لێی پاڵ دەداتەوە بە 6 میلیۆنی بۆیە بەسە ینی بێزار بووین بێزار بوو خەڵک کاکە دەنگ مەدەن دەنگیان پێ مەدەن تەنیا بەو دەنگانە بدەن کە دەگیرێن کە ئەزێت دەدرێن کە دایان بینن کاکە بە خۆتان دەبین ئەوەی دەچی ئەمن بۆ خۆم بڕوان بەوە نییە کە بڕوان بەوە نییە نەک لەبەرەوەی بەدیلی ئێستا حازری کە بەدیلی کەەوە پرۆتستۆیە وەکو هەموو خەباتی جەمە کو دەچینە سەزادە و کوچ و ناڕەزایەتی دەردەبڕین ناڕەزایەتیە شێوەیەکە لە ناڕەزایەتی دەردەبڕین لە چەپ و ڕازە ماقۆڵێ زیندانی بادینان هەیە یەک حزب جورئەتێکی گەورەی نییە ئەو گۆڕانە ملپانانە مەسرور بەکەی خۆی بڕیار دەکە بە ناوی حکوومەت بە ناوی دادگا کورکاکە باواز لە دادگا بینێ و سێدا بە ناوی حکوومەت پژگیری ئەو زیندانیانەی کرد لۆ تیمی یەکێتی و تیمی گۆڕا قسەیان نەکرد تا بەیانامەشی حیزەرەگەدە بۆ من گۆڕانیانی یەکێتی درێ وەڵامە لەگەنینەوە تیمی حکوومەتتان باوری لەگەنینە تیمی حکوومەت ئێستا ئەو کوێستانە ملپانەی گۆڕان کوێستان یعنی درۆژی ئێستا ئەیاز کەرەمۆز زۆر خراپە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تا دوێنش دکتۆریان لەو نەبرد بوو من دەزانم بۆ کوێستان ناوێری لە هەموو ژیانی قسە بکە لە بەرامبەر پارتی ڕۆژێک کوێستان لەسەر باز دەکەی وعدبی ئەتو ئەو ها هەڵپەرست و ترسنۆک بی ئەگەر مەلەفتمان باز نەکرد حەقت بی هەورە من کە منەوە هەڕەشان دەکەم مەرزنی هەمووی بە یەک ڕۆژی جێبەجێ بکەن کورە ئەمە خەباتێکی زۆر دوورش درێژمانەیە ئەمە دەشتەیە دەبی دەیان چەکەر بگرین لە بەرامبەر پارتی یەکێتی بڕوا بکەن ئەو پارتیانە چەندە پەیج و ئەکاونتەکانمان ئەزیێت دەدەن زیاتر تووڕەتر دەبین زیاتر دەست لە بۆ ئەو دۆسیانە دەبین کە برینداریەکان و لە ئایندەیەکی نزیک وەڵی فەیسبوک یوتۆبمان نەبی دەستمە تیکتۆک بەس فەزاعەتە ئەخلاقیەکانتان لۆ بڵاو دەکەمەوە بەس فەزاعەتە ئەخلاقی عائیلەکانتان لۆ بڵاو دەکەمەوە چەندە ئەزیێتمان دەنێمەش تونتر دەبین هاوڕێیان بچینە سەر پەیوەندیە مخابراتیەکان ئێستا هاوچێشەکی نوێ ڕوویدا لە مەعبەری پارتی یەکێتی لە ژن بە ژنیان کردی قل بە قل ژن بە ژن ئێستا یەکێتی لەگەڵ تورکیا بەینی زۆر خۆشە کوڕەکانی تاالبانی پارتیش لەگە ئێران پەیوەندی خۆش کردیە سەبەبی چییە یەکێتی وەزعی خراپە پێویستی بە پاڵپشتی تورکیایە کەتە بەرەی منداڵەکانی تاالبانی پیاوی ئەوە نین قیادەی حزب بکەن یعنی قیادەی حزب منداڵ و تاڵانەی هەندێنە وەڵی یعنی دەمەڕی بدێت
پاڤێل یەکیش پێ نایەتەوە بڕوا بکەن یعنی تەواو نییە گوناحە وەڵڵاهی ئەم 100 جارە برێم خاوەن پێداویستی تایبەت هەمووتان دیتان ئاوای دەکرد قاتەکەی وەلێ دەکرد دەچوە پاش دەچوە پێش ئەوە ئادۆهۆدەیەکی ئەو نۆعانە حەب دەخۆن ئەتۆ هەر پاڤێل ئەتۆ هەر حەب دەخۆی کورە دە حەبەچی ئەوەش بخۆ کاکە ئادۆهۆدەی چاوەکە ئەتۆ دایمی ساعت هەر حەب بەخۆی هەر دەخۆیەوە ئەوەش بکە کاچم کوربا بە بڕدانیشە با ئەسیستێنتە کتەبی دکتۆرێک ئاگای لێ دە تو پیاوی هەندەی 4 میلیۆن 5 میلیۆن کوردت کە تەبەردەستی وەڵڵا نازەم شتیانە کو شەرم لە خۆیان ناکەن ئێدە چێ 104 کەسی شتە ئیدیان کرد 104 کەس بە پێی قسەی پاڤێل بە چش چۆن ئافرەتە چیرەش فرۆش مەعمەلەی لەگە دەکورێ شەوەک بۆ ئەوەندەی سەعاتی بۆ ئەوەندەی 10 دەقە بۆ ئەوەندەی هەفتەک بۆ ئەوەندە یان سیغە ئاوا لەگە قیادەیەکی تێگان کرا چکو 85 نۆهەتیان ئەوانەی ئیمزایان کرد و سەر بە لاهوری بوون و زایدە هەمویان دەزانەوەی کە ئەو کوڕەکانی تاڵەبانی و برای مەحمەدی کردیان لەگە پاراستن و میت کۆدەتایەکی حزبی و سیاسی بوو شتەکی بێ ڕەوشتی بوو تۆ حەقت نەبێ لەسەر ئەوەی ململانێ ینی ڕێزکەی حزبی خۆی نەبوو کە کرا ڕێزکەش حزبی خۆی نەبوو کە کرا ئەی باشە چۆن دەچن تەئیدی دەرکردنی کەسی ڕقەم یەکتان دەکەن هاوڕێیان مەلا بەختیار وەختی خۆی مەلا بەختیار وەختی خۆی مەسەلەن لەگە ئاڵای شۆڕش لەناو حزب لەناو حزبیان دروست کرد بۆ ڕێخستن ناو ڕێخستن ئەوجا عەبدوڵڵا تۆفیق وەچی مەردان کە لەو ماوەی کۆچی دوایی کرد ئەو مێژووی لە خۆی تۆمار کرد لەناو هەر هەمومان گوتیم دەنگ نادەم لەو ئەدامی مەلا بەختیاری شتێکی زۆر جوانی کرد ناکرێگە هەر خیانەتەکەبی هێزێک لە چیابی بچی بڕیاری گول لە بارانکردنی قیادەتی بدا لەسەر ڕای جیا ینی مەلا بەختیار بێ ئەخلاق فاسد درۆزن دەبل موڕاڵ ینی دوورڕوو هەموو ئەوە بەس کوشتن نە مەسە ئەو مێژووە بەس ئەوەی ئەو قیادانەش مێژووە هەر سەد بە چش بە پارە 5 دەفتەری و 10 دەفتەر حزبی 5 دەفتەری و 9 دەفتەر قیادەی 5 دەفتەری ئەوە لە پەیزەکەم بڵاوم کردەوە هەر هەمویان ناوی ئەوانەی ئیمزایان نەکردی هەموو ئەوانەی کە ئیمزایان کردی کە لەگەنی ناواتە ئیمزایان کردی بووینە کۆلەی پاڤێل و شاناز پەری دەنگ و ڕەنگت نییە هاوڕێیان بەڕاستەوە 6 میلیۆن دۆلاریشی دایتە ئەوەی پاڤێل هێزی ئاڵتونی شێو زەعفەری لە پای ئەو پاڵ پشتی معنەویانە 6 میلیۆن دۆلار واڵا باس چاکسازیش دەکە کاکەم بە چ حەقێک 6 میلیۆن دەدەی بە چ حەقێک هاوڕێیان کە دەڵێن پەیوەندی نوێی مخابەراتی دیتان نێوماوەی تورکیا چوو نزیک پێنجوینی بۆمباران کرد بەس وەکو پاڵ پشتێک لۆ منداڵەکانی تاڵەبانی ئەوەنە هیچ پژاک پەکەشی لێ نەبوو 3-4 کادری پەکەی لەو ماوەی لە باکوور دەڤەری سلێمانی شەهید بووە ینی یەک بریندار 3 شەهید بوونە و پێشترێش چەند کەسەشکە ئەوە بووە ئەو بەڕاست دەرن مامۆستا محەممەدەکە بوو میت بوو ئەوی ڕانیە مەهاجیان دایەوە منداڵەکانی تاڵەبانی مەهاجیان لەبەر ئەوی بەشێک بوو ئەو لە کادیرە دیارەکانی میت لە منتەقەی مەهاجیان دایەوە هاوڕێیان قوبات با پێتان بڵێم دەشتوانن لە یەکێتی دیارەکان بپرسن کولەن دخۆی دۆڕاندیە بە میت و پاراستن بڕوان پێ بکەن ئاوا لە بەردەستی پاراستن و میتە لە بۆ نییە یەک شت بکە مەشاری ئەقتصادیەکانی دەسەڵاتی لەگەر میتە بەبێ میت ناوێری هیچ ناڵێم بووتە میت بەس تەنسیقی هەیە لەگەڵیان کو پاراستن تەنسیقی هەیە لەگە میت هیچ شتێک زڵدی ئەوە ناکە خزمەتی میت دەکەن قوبات نەک ئەو ڕۆ لە کۆنیش کردیت بەس ئێستا بە تەواوەتی دۆڕایە پاڤێل بە تەواوەتی نەدۆڕابوو هەتا دوای 8 تەمموز بۆ زانیاریتان من ناڵێم لەگە تورکیا عیلاقەت نەبی بەس ئەوەی عیلاقە نییە ئەو مخابەراتیە ئەوە کۆیلایەتیە ئەوە ناپاچیە قوبات ڕۆڕەیە هاوڕێیان لە من وەگرە هەستا دەبینم قوبات کورە دەبینم هەرەشە لە پارتی دەگەی وەی ڕۆژێک دەتبینین کوم کادر ناوچەیەکی پارتی
دیک شکل لیده آرده تگیری. اتوی کره خراشب کی بارتی اگر لو سیناریو تمثیل نبیه تا دنگ دریه چیتی رابشش. بیت نه خالق کره قشمر براستی پید بریم. اما دزان چه دزیک دکی. سبر بگیره بدانی لوی باش مخلوط دادنی چه دزیک دکی. با خود و با پاول و با کرکی داروی شیخ نوری. داروی هاوره کره گنزه که گنز 25 ساله خوانی 100 میلیون دلاره. همش داره مالی بارزانی. ati kuri daro kuri nermini او nermina orant anad baswich nagerme yazda şubat le duayn davut Slimani kaz nakujre avde şubat kaz nakujre ama من مالي خال شعبش تونا وانا شيء كان شان الصواده كان يشغل دست كسهر نزيك كان تازر هرت ما فيها كان هاوري كري دارو شيخ نوريا كبرازه خال الشهاب ابزان هاوران بين سبافل قباد لمن وقرن دستي بشو ميتا اجا ميت حديتيا يا غلط دكا تي بيبرن وانزي بزيدك لا برواب كان بيشتر بطالباني لا بلاهوري يعني نويرها مشكا لا موضوع دهن دكات سكو كابرا هم البانر بخو تيداني تي خاصك بغيرت بتيدات قباد هیچ استعداد نداریم چون سکات هیچ پیدا کرد چون هر بزن تا حال گری نچیر که نچیر زور کرد و چون مسئولیه هیچ اراده استعدادیه bu eğer parasını havlir gutani hizi kirdi be ede be metsiyle kirdi be kemidle parasını şi his kirdi ya avay kirdi ya yani من او شاندنم لبري مرادفه شي واينيا بدنجي يعني ناتوان لا اراده مي دربت ناتواني لبري او تارنوسيان بيكو بندا ومشاريع اقتصادي سياسيه كان هم لو خطيه وتيجاني نه قبادنا وطنيه نكسة شيء آزادي خواد هذا شتي شكلي دكات هذا شتي شكلي دكات بافل أورينا دوهش تموزوا بافل طالباني برواب كان مسعود بارزاني وفد شروان كردبو يكسر كنترولي مال يعني كردبو جاي أو ساعات يعني كردبو يعني قلتبو هول بدا هر دوازة سيارة بقورة هر دوازة سيارة بقورة هر دوازة سيارة خوي قوريا برای ترسیان نبود با جی پی اس جیلی راب جیره تانو سعران زور راقی پاره خیالی دکردری و پاول طالبانی هری فروکی تایبتی خویی و کم مسرور نتیر با 75 میلیون دلاری کردی لحال لیرش را دگری زور بکرد زار بازار این تو سلیمانی بازاری یعنی که ایش بیابید اگر عاشقی چیه لروس لالمانی درجی زود صفا و مروی پیدا که باید انا پاولش پاول و پری برزنزی پاول دیگه لوی دوازه سیاره و او تیمی پاراسن حمایت کن 6 پاسانی هر تایبتی مدربی میت ابن مسرور بارزانی کلو میت مدرب کنه است پاسانی تایبتی مسرور پاولینه دبر ای پاول و آن رنگی سیچله چه بس 6 ای پاراسن لوی دندره تاودیری دکن دفاعی دکن سقیان بکوادری خوان نیا سخان بکادری دزگانیه بعد حتی قیاده کانی چیتیش پاسوانه کانی لبونیه پاسوانه کانی پاولی دستن کنترل یا نکن از ده عمل هیچ سخان بکادری چیتی نمایه شش اوه بوه استا پیوندی میتو پارتی زور چیتی زور بهیزه او دزگای زانیاری و اوانه او قرآن هنات تلویزیونی تا انا ورا من دم یک خال بریم لیره يشتي لقناغي طلباني جرأتي نكرديا يكادي ميت بنت ستلفزيوني كقناغي طلباني بوجدام رين زور زدالك قناغي لاهوش نكلا اوي يعني كدلنا ولا برو الله رخصة وشوان نبو عند تسليم بيتن بباراس نوميت كوري طلباني او بياوانين ويشتي استر او بياوانيه بتي ترك بنت ميتش ترك بنت التلفزيون هم انا زعانه ككجرا او كادر دياري باكي شهيد كرا ميت كرديتي او كرانيه وميت قبولنيه كاتش من امريكا ل 2003 لبريطانيا 8 كادري ميتي جرت زورشي سريك ترشا الدنيا خراك هلا نب امريكا داولي بدني كرت
یەکێتی قوباد و پاڤەلەچن کادری مید دەگرنێنە سەر تەلەڤیزیۆنی ئەو سیناریۆیانە چییە بە خەڵک دەیکەن گاڵتەزە ئەنگۆ پیاوی ئەوە نین کادری مید بگرن کە کادری پەکە شەهید دەکاتن ئەوە دووەم کادریان سێمیشانە بینە سەر تەلەڤیزیۆنی بیانگرن حەتان چییە یعنی هەر بەدەلەوە بەڕاستی هیچ هێزێکی کوردی لە باشوور بەو کارتانی ناتوانانی کادری مید بینتە سەر تەلەڤیزیۆنی و بیگری و بری ئەمن و ئەم نەکرێت جگە لە پەکە لەبەری پەکەشە شەڕێکی سەختدایە پارتیوێکی گەلە قورسە لە بۆیان یعنی من لەوە تێدەگەم بڵێ تێدەگە وەڵا بە 24 ساعتی کادیریم کرد کوردە واز بینە فشەکار ئەو گاڵتە زاریانەی پارتی شتان گواستەوە سلێمانی ئەو کەسە هەو نییە تەحەدا دەکەم ئەو پەکە بەخۆی ڕایگەاندرێت چار کەسیت کەنا چار کەس بوونە پیکە بەچیان پێ بووە لە شەید سەرحەدیان ئەوە کردیە وەلەو ڕۆژانە هاوڕێیان تیمەکی هونەری ژنانی میتاتە لە سلێمانی بڕۆم بپرسن دەستنە فندقەکانیش وە تیپی هونەرین ێ بەس میتن شکلیان هونەری نییە و هیچ عەفلە نییە لە سلێمانی بڕوا بکەن پێگەی میت لە چاو قۆناغی لاهور و تاڵەبانی دەقات و 15 زیادی کردیە دەقات و 15 زیادی کردیە بۆیە کەس نەزانی ئەوە هەواڵانی ئاپۆچی دەزانە ئەو مۆزوعی سلێمانی هیچ ئەمین نمایە لە بۆ خەڵکی ئەوەی بکە هیچ فەرقی نیە دوای هەڵبژاردنیش دەبینن هەموو ئەو شتانی کە دەکرێت سەر لە ترسی هەڵبژاردنە دوای هەڵبژاردن دە هەندە کارە سات ڕوودەدا هاوڕێیان دە هەندە کارە سات ڕوودەدا لەبەر ئەوەی یەکێتی دەزانن ئەمریکا هاوڕێیان بە ئاشکاوە ڕادەگەین دەکشێتەوە و بۆ زانیارتان لە هەموو کۆمپانیانە عەقدی لەگەری کردی گوتی عەقدی ساڵی نوێ ناکەینەوە هەموو کۆمپانیا خواردن نازان بەنزین چ لە 25 دوازدەوە هیچ عەقدەکی نوێ ناکەنەوە کاتە دەکشێنەوە کە دەکشێنەوەوانە جاسوسی دەکەن چکۆ ئەنا خۆ علاقات ناکەن ئەمەش دەزانین ببورن پارتی ینی حکومڕانی دەبێت علاقەت هەبی لەگە دەرو دراوسەکان بەس ئەوانە علاقەت ناکەن کاکە پارتیشی خوڕی دەکات جاشایەتی دەکات ئەو مۆدیرە هێنە ناو حزبەکان یەشێتی پاڤڵی تاڵەبانی شاناس پەری ئەوانە بتوانن علاقات بەڕێوە بن کورە بە هەر هەمویان منداڵش سابوونکەران یاقیب تۆ بڕوا بکەن بە هەر سێکیان میز بە خۆدایەکە ئەوانە بێن ململانێ لەگە ترکیا بکەن شانازەری قبوڵمان نییە پەری ئەدە قبوڵی میتت نییە ئەدە قوبوڵی میدت نیە دوای هەڵبژاردن دەتان بینینەوە چەند کادیری کەی پەکە ئەوە دەکەن هاوڕێن ئەو خەبەرەی درایتە من ئەو دەمەوە بڵێم دەشبینن لە ماوەی ئایندا هەستیش پێ دەکەێت تورکیا و ئێرانی زۆرێک لە تەنسیقیان هەیە تەبدیل بکەن هەردوو لە ئۆپۆزیسیۆنەکانی خۆیان دەدەن لە ڕۆژهەڵات و لە پەکەکە هێزەکانی ڕۆژهەڵات تیرۆر دە هەندە دەست پێکەوە کونۆتیەک بارەگا دەرکردنیان مزایقکردن ئێرانیش دەڵێن ئەوڕۆ لێدوانیدا گوتی چالاکی فراوان دەکەن نە دژی هێزەکانی بکە یعنی لە دەڤەری هەولێرێ سەر بە ئەوێ میت باڵا دەستە قبوڵیتی پارتی برم تورکیاش هەست پێ دەکەن نەوەک لە ئیتفاقی نێوان تورکیا و ئێرانی شەیە لە بۆ ئاڵوگۆڕکردنی شوێنەکان و دەستگا یەکێتی و پارتیش تەنسیق دەکەن لەبەر ئەوەی دەزانن ئەمریکا بە تەواوەتی دەڕوا ئیخۆات دوای 30 ساڵ لێ بکە زۆر نانخیانەتی لێ کردی مەسرور بارزانی دنیا پێی گوتی واز ئەو ڕۆژنامە نووسانە بەردەگوتت نابێ قسەی من بڕوخێ ئەگەر حکوومەتەکەشم لە سەدا ناپی ئێدەت بینیەوە کاکە تو پیاوی هەندێک ببیا سەرۆکی حکوومەت ئەگەر ئەمریکا و ئەوروپا حیمایەت ناکەن ئازە بۆیە هاوڕێیان ئێستا ڕەوشەکان زۆر خەتەرە بڕوا بکەن خەتەرتریش دەبی زۆر خەتەرتریش دەبی و لە چەند مانگی داهاتوو دەبین بە هەڵبژاردن تەواوی بزانن سلێمانی چەند خراپتر دەبی و هەولێری ژۆ دیموکرات و کۆمەڵە و وێزەکانی ڕۆژهەڵات چەند مزایقە دەکرێن من نازانم هاوچشەی نوێ بێتە گۆڕێ بەڵام ئەو هاوچشەی ئێستا هەیە تورکیا و ئێران تەبادل دەکەن و پارتی و یەکێتیش دەهەندە دەبنە سیخوڕی وڵاتانی تر و باشترین بەرتیلیان لە بۆ ئەوانە چکو چییە پارتی لەگە تورکیا لۆچی پێدەوێ یانێشێتی تورکیا چی پێدەوێت پەکەی پێدەوێت پارتی و ئێرانچیان پێدەوێت دیموکرات و کۆمەڵە و هێزە پژاچیان پێدەوێت ئەو هێوانیان پێدەوێت خۆ چیتکەیان پێدەوێت کارە ساتێک بەڕێوەیە لەو خاڵە دەشبینن ئەوە ئێمەینە بزان چ کارە ساتێک لە هەردوو دەڤەر
هەیە چۆن دیزایانی سیاسی دەگۆڕدرێ و چۆن مزایقی کوردەکانی برا کوردەکانمان دەکەن کە لەوەی سلێمان معینی زۆر گەورەتر دەبێت. هاوڕێیان دوایین شێت ڕەوشی زیندانیانی مانگرتوان زۆر خراپە 13 ڕۆژیان تێپەڕاندیە ئەو دەنگانە شایستەی ڕێزن ئەوانە گەورەترین سیمبولن وەرە سەیریان بکە لە عەفدەی شوبات خۆڕاگرترن 1 ساڵ و هەندێکیان تێپەڕاند یعنی ساڵێک و مانگ 12 ڕۆژیان تێپەڕاند کاک شێروانیش لە دەی 12 دەدەبتە ساڵێک ئەوجە دوای ئەوە دوای 20 ڕۆژی ئەوانی کەشگیران ساڵێکیان تێپەڕاند بەپەر لە مقاومەت و ئیرادە و ئەوە چۆن سەردەشت تارماییەکە بنمونە لە دوو لە ماڵی بارزانانی چۆن کاوەگەرمیان تارمایەکە لە دوو سنگاوی کەیسی زیندانیانی بادینان بووتە تارمایەک لە دوو مەسرور بارزانانی و هەموو سیستەمی دەسەڵاتی هەرێم ئەو ئیرادە ئەو بەرخودانە ئەو تێکۆشانەی ئەوان کردیتیان هەمومان قەرزاریانین ئێستا هیچ حزبێک نییە لە باشوور بەقەت زیندانیانی بادینان ئیلهامیان لێ وەربگرین نمونەیەکی هەرە باڵات تۆمار بکەن لە خۆڕاگری لە مێژوەکی نوێ و گەورەترین جوڵەی جەماوەری کرا هاوڕیان بێهیوا مەبن مەسرور دەوێت هەمومان بێهیوا بین بڵێ من جیبەجێی کەس ناکەم یان ئەوروپا نا دەشبینن کو بادی ئەو ڕفتارانی خۆی دەدا ئەخۆ سەدامیش بازۆفت وا بوو هەموو دنیا پێک و دوازی نەخۆ دی ئەو ڕۆژ ئەمن خوێنمەوە تورکیا ئاخر ئینزاری سەدی ملتاش دەدایتی لەسەر هەدەپەیت هەموو دنیا پێی دەڵێ هەردەیکە بیلۆروسیا ڕۆژنامە نووسشی ناو فڕۆکەی هینا خوارێ فڕۆکەیەک بەسەر ئاسمانی وڵاتەکەی داهات هینا خوارە ڕۆژنامە نووسەکەی گرت و یەکێتی ئەوروپا عقوبەشیدا عقوبەی زۆر گەورەشیدایە ها اقتصادی و سیاسی هەر بەری نەدا وان پۆتین کرد هەموو سیستەمە دیکتات مەسرورش وایە هەموو وایە بەس نابێ ئەمە کۆڵ بدەین و ئەو ئیرادەی ئەو بەرخودانەی بادینان بە تایبەتی لەو ئینتخاباتی خەڵکی بادینانی تێکۆشەر سزای پارتی بدەنەوەی کە ئەو عقوبەی ئەو نەوەکانتان دەدا هەڵەیەکی بزۆر باشە لۆتان قەڵای پارتیتان تەنگاو کرد بۆیش ئەو ڕۆژنامە نووسانەیە گرت هاوڕێیان 13 ڕۆژەمانیان گرتیە بڕوا بکەن تا دوێنش ئەیاز زۆر خراپ بوو 3 ڕۆژ 4 ڕۆژ بەلای کەمەمە ئاگامان لێ بوو ئاوی نەخواردبوو وەزئی زۆر خراپە ئەو چێستانە درۆزنا گوتبووی وەفد دەنێرم دکتۆری لۆ دەنێرم دکتۆریش نەچوو بووم پێویستیان بە هەریکاری ئێمەیە بچووکترین مووقف ئەوەیە بچین لەگەڵیان ڕاوەستی ئێمە لە سوید چالاکی دەکەین بەس چالاکیەکەمان جارێ نازانین چ دەکەین یان لە گفتوگۆ داین لەگەر ئەو هاوڕێیانی خۆمان جمو جۆڵ دەکەین لە سوسیال میدیا لە هەموو شوێنێک لە پەیوەندی نێودەوڵەتی قەت کۆڵ مەدەن کۆڵدان پارتی وێچێتی گەورەترین مەدالیەیە پێیان دانەوە بڵێن ئەوانە پەککەن ئەوانە تیرۆریستن هیچکیان نییە چکو هیچکیان نیە ئەوە هەمومانزانانی ئەوانە دەنجی ئازادی خوازن نمونەی هەرە باڵای ئەوەنە هەموو ڕۆشنبیر و ئەدیبی کورد خەرکەیەوە بەقەت ئایاسکەرەم و شێروان و شڤان و مامۆستا بەدەل و ئومێد بەڕۆژکی و ئەمروزەید و سلێمان و هەمویان بوونەتە گەورەترین ئیلهام لە بۆ ئێمە کام ئەدیب و ڕۆشنبیر ئەو حزوری هەیە لە بەرخودان جگە لەوانە دەبی هەموو خۆیان لە ماڵی شارتەوە ئەگە ساڵێ جارێک دوو دێری بنووسن بلا ئەوە بەڵام ئەوانە تەنگیان بەو دەسەڵاتە ئەوە کردیان و ڕسوای ئەو کابینەی مەسرور بارزانیان کرد و هەیبەتیشیان شکاند و بۆ ئەبەت دۆستێکیان لەسەر کردەوە و بادینانیان جوڵاندووە هاوڕێیان سیر مەکەن کاتیە بەعز ئەنفال و چیمیایی کرد بەس لە ڕاپەڕین ڕنگدانەوە کە ڕوویدا هەر ئەو چالاکی دوێنێ لەندەن 100 کاردانەوەی ئەو زیندانیانەیە ئەو خۆڕاگری و تێکۆشانەی وانە کاریگەری لەسەرمان هەیە لەو ژینگە بێتاقەتی هەمومان ئیرادەمان لە چێیە مرۆڤ ئەم شەرم لە خۆم دەکەم کە چاوم بۆ زیندانیانەی بادینان دەکەوی ئەمنیش لە ماڵدا بنیشم و کوزم و جۆڵ نەکەم و بێ هیوایی ئەوە بم بە تەنیا بین بە تەنیا مەسرور بارزانی بە تەنیا بین لە هەر وڵات یەک کەس بین تەنگتان پێ هەڵدەچنی ئەو دۆسیە لە یاد ناکەین وەکو لە یادمان نەکردی ساڵێک و ئەوەیە دەشبینن لە ئەوە لە هەموو جم و جۆڵ چالاکی خەباتی نێودەوڵەتیش دەست پێ دەکەینەوە بڕوا بکەن هەمووی دەست پێ دەکەینەوە ئەو کەیسا ویژدانی و ئەخلاقی لەسەر هەموو دەنگەکی ئازادی خوازە مەحەک هەر دەنگە کە خۆی پێ ئازادی خوازە ئەوە کەیسی زیندانیانی بادینە نمونەی بەرخودانن نمونەی ئەو بەرخودانەیە کە پەکەکە لە باز لە کەمال حەقی ئەوانە دەکە هیچیان کەمتر نییە 82 زیندانین 72یان زیندانەکانی 1 ساڵە 11شان ئی پارتین کادری پارتین گیران لەو 1-2 ساڵی
ئەوان تر هەموو دەنجی ئازادی خوازن هێزێک دەنگێک خۆپی ئازادی خوازە فەرمو ئەوە مەحەک ئەوە مەحەک حزب میدیا کەسایەتی هەر یەکێک بڕۆ سەر فەیسبووکەکەی جموجۆڵی کورە شەرم لە خۆتان بکەن ئەوانە ناو زیندان وانەی بەرخودان دەڵێنەوە بوونەتە ئیلهام تەنجیان بەو دەسەڵاتێت تۆ لەو ئەوروپایە گەورە و گرانەی جورئەت ناکەی جموجۆڵ بکەی دیفاعیان لێ بکەی دیارم ناڵێم هیچ نەکرا نەنا شت زۆر کرایە ئەو حرەکەی زیندانیانی بادنیان زۆر لە عەبدەی شوبات گەورەترە لە هەموو چالاکیەکانی گەورەترە ئەزانی چ لە مەسرور بارزانی لە ئەوروپا کرا ئەزانی چ خەباتەشی جەماوەری لۆ کرا ئەزانی چۆن ئەو کابینایە سووک و ڕسوا بووە ئەزانی چەند تەنگەژەی لۆ دروست کردیە ئەزان چ کاردانەوەیەک و چ جوڵانەوەیەکی لە ناو شەقامی بادینان دروست کردیە سیر مەکەن کاتیە وەکو گوتم سەدام ئەنفاڵی چیمیایی کرد بەزەمنە تو یەک کاردانەوە کە دیت ئەو تووڕەیە هەموو دەنجی داوە تووڕەیی بادینان مایە ما ئەمە وەکو گوتم لۆ لە بەغدا تەقینەوە برم ڕاپەڕین ڕوونەدا لە نۆتیەک لۆ لەبەرەوەی تووڕەبوون نەبوو بەس ئەو تووڕەبوونە لە باشوور و لە کوردستانی باشوور هەبوو لۆ باشووری عێراق و کوردستانی باشوور لەبەرەوەی ستەمەکە بوو ئەو ستەمەی ماڵی مەسعود بارزانی بە تایبەتی ئەو کابینە پۆلیسی مەسرور بارزانی دەبینن بادینان چی لێ دەکاتن کاتیە ئەو بێتاقەتی ئەوەیە هەمووی کاتیە بەڵام قەت بێ هیوا مەبن پارتیوێکێتی گەورەترین ڤیتامینی درێژەدانیان گەورەترین خۆراکیان بێ هیواکردنی ئێوەیە هاوڕێیان ئەویستم ئەو قسە و باسانە بکەن ئێمە نابێت کۆڵ بدەین سەرکەوتن ئایندە بۆ خۆمانە بڕوا بکەن ئێمە لە ئایندەیەکی نزیک دەبینە باڵادەستی ئەو وڵاتە دەشبینن ئایندەی ئەو چەتانەی هەرێم وەکو سیارەك ئەستاپی ڕۆیەت بەس وەختەکەی ما لە چێرە خۆی لێ دەدا تەواو یعنی هەموو ئەگەرەکان من ئەڵێم ئەمریکیەکان کۆمپانیەکان دووبارە ناکەنەوە پارتی وێچەتی لەگە ئێران و تورکیا دەستیان بە تەنسیق و سیخوڕی کردیە وەزعیان زۆر خراپە پارەکانیان ئاودی دەکەن ئەوە هەموو بۆوادری کۆتاییانە ئێ بەس کۆتایی بە یەک نییە کە ئەمریکا بکشێتەوە پیا کورە بابەمە 2000 ئەمریکا لە منتقە بۆشێتی ئەوروپا لە منتقەیە ئەو زەدیتمان حەشت هات لە ڕێفراندۆم ئەگەر ئەمریکا ڕای نەگرت بە هەولێش دەگرت سەحیلانی چ کورە بابە واز بینن ئەمە ئەنگۆماندی لە خێمەی سەفوان ستان ئیمزا کرد یان ئەوەتە داعشات ئەمە ئەو هێزە دەناسین بای چەندە ئاوڕێیان سەرکەوتن هەر بۆ خۆمانە ڕۆڕەشی شەرمەزاری لە هەموو چەتەکانی پارتی وێچێتیە دەشبینن لە ئایندەیەکی نزیک چۆن بەعسیەکان چۆن هەموو خائین و ناپاکەکان لا پەڕێش ڕەشیان تۆمار کرد ئاوا ئێوە هەموو ئەوانەی تاوانتان کردیە خۆتان و ماڵ و منداڵتان شەرمەزار کردیە سەرکەوتن